ئێمە خەڵک باڕۆین لە باڕۆی دانیشتین ماوەی 26 سەبان هەم موارزەکە نووسینەکە دەخوا قسەکە ئەوە ناخوا ئەینا لەوەش گەورەتر بووم وەبوو یانی 10 ساڵ بەڕوو حەزم لە دنیا کرد ریزیانە کردی مناڵەکان مزەمیتێکە هات لەگەڵ دوو شورتا فەقێ مەحموو ئەمە ئەو مردخوازکە چۆ خامەچی ئەمە ئەم دوو مختارە لە بوو لە باڕۆیە ئەوە ڕەزاڕە لە ماڵ بەلایتە دەرەوە السلام عليكم سلام ئەم ناسی حاجی عەلینی بەرە وەڵا مێژووی هاوڕێتی حاجی عەلی و حاجی ڕەزا دەگەڕێتەوە بۆ سەردەمی شێخ مەحموود هەردووکیان لە ئەسپ سوارەکانی مەلیک مەحموود بوون بەڵام هەڵکشانی تەمەن وای کردووە بە پرسیار یەکتری بناسنەوە ڕەفیقین باوکی زۆر پێ چاک بۆ کاکە هەتا من ینی باوەڕ ناکەم مجیز نەمە بازمیتیانەکە وەڵا ئەو شەکەرمی دێرەژەی ئومەحەد تو خۆشەیە وەرە بۆ لامان شێخ مەحموود لێرە بوو اینجا دووسە خزمەکاری هەبوو فرنی هەبوو تا فرنی لە هیچ شوێنە نەبوو فرنی هەبوو لێرە اینجا خزمەکارانەی بەخێوە کرد و خەڵکی ئاوایی بەزێکی فەقیر بوون ئەچون سەمونیان وەرەگرت و چێشیان وەرەگری ئەوارانان هێنایەوە فەقیری تیا بوو داری کردی شێخ مەحموود ئەمان حکومەت وای لێ ترسیا بوو یانی وە هیچ لێوێن تاقەت بەڵڵاهی یەک ڕەشاشی مابوو لەبار ئەو بانیژەکە و تەقیلوک ڕۆژمێری ژیانی حاجی عەلی نزیکەی سەدەیەکی تێپەڕاندووە لە ماوەی یەک سەدەدا زۆربەی شۆڕشەکانی کورد لە هەزر و هۆشی حاجی عەلیدا نەخشێنراون بەڵام کاتێک دەگاتە گوندی داریکەلی ئەو ڕۆژانەی دێتەوە یاد کە لێرە لەگەڵ هاوڵەکانیدا و لەگەڵ شێخ مەحموود بەسەریان بردووە ئەم خانووە وەختی خۆی کە شێخ مەحموود بنیاتینە لەیلا دانیشت ئیتر مەحکەمە و هات و چۆی یعنی هەموو کەسێک میوانها لە منتیقەی سەرچینار و لە منتیقەی قەراق و هەتا لە بەردانیشوە لە مەخزەی ئەم شوانە لە خوارەوە دیوەخانێکی هەبوو زۆر گەورە بوو ئەوە خەڵکە تولیوە دانیشت ئەجی شێخی تەشریفی لەلا هەڵەسیا ئەچووە ناوێن ئەمە جێ ئەو عالەمەی لێ نەوە بووە لە شار باشێر ڕۆ هەمووی هاتووکی شار باشێر زۆر هاو بۆ لای چونکی شێخ مەحموود شتێکی لە شار باشێر ڕاوردگە دایک بابا عەلی و دایک شێخ ڕەوف و حەلاو خەڵک شار باشێرە شێخ مەحموود شێخ مەحموود شێخ مەحموود کەناڵەکەی شێخ مەحموود ئەو خانووەی شێخ مەحموود بەشێکی ژیانی تێدا بەسەر برد لە گوندی داریکەلی ئێستا نۆژەن کراوەتەوە و کراوە بە مۆزەخانە بەشێک لە کەلوپەل و وێنەکانی شێخ مەحموودیان تێدا هەڵگیراوە ساڵانە خەڵکێکی زۆر سەردانی دەکەن ئەمە ژوورە ئایشەخانی تیا بوو کە تیانووس ژوورە شێخ مەحموود تیا بوو تیانووس ژوورێکی اتفاقی تیا بوو شمشێری و بازێ قەدیم زووی تایە بوو جل خۆی و ئەو جلەی زەمانەی زووی خۆی بازێت سیتیا وەک ڕەشاش و شتیشی تیا بوو ئەوە اتفاقی زەمانەی زوو ئەوە قەپات مەخسەی شێخ مەحموود ناشکێنی وەسێتی بۆ کردین هیچ کاتێک شێخ مەحموود گوێڕایەڵی فەرمانەکانی عێراق و ئینگلیز نەدەبوو ئینگلیز پێوتی یا شێخ تۆ حاکم هەیە تۆ قانون هەیە بۆ تۆ نییە حکم کەس بەربووی ئەوە لەسەرەوە بەیان تێوچوو هەر بۆیە بە بەردەوامی کێشەیان بۆ دروست دەکرد شێخ مەحموود خۆی نەشاردێتەوە کە هاتێتەوە خۆی نەشاردێتەوە ئەوە چاک بزانە مستەحیلە قەسەم بەخوا دەنگی خۆی نەشاردێت لە حکومەت منیشی حکومەت نەدا حکومەتی زەختی نەخستە سەر هەتا عومەر عەلی بۆ مەحافظ سولێمانی داوای عەسکەری کرد عەسکەری نەدا شێخ مەحموود نەیدا ئەنجا دەعوەتی شێخ مەحموود کرد اینجا عومەر عەلی کە داوای عەسکەری کرد عەسکەری دا وەرحاصلەکەی لوا بۆ هین کەم وتی باشە بابا عەلی وتی بیە عەسکەر عەسکەری دا
وتي بشرتي أيام عمر علي بشرتم دعوة بكن عامة لهم راتي كردستانا نك مختها إيرانا بغاء موسى مثلا كردستانا عفواتي بو حتي خاتاخا حكومة عفواتي عاميدا حكومة يلي عفواتي جدارتي باوكو كل وياكو عسكر من خوم عسكر بو لبردر رئيس خسرة أو وقتها رئيس خسرة وعايد عسكري أبو شيخ محمود وعدي داوتي بتير عسكري كان لما زوجي قولوا شور ديالنا هم شور ديال وكفيان كن عند جماعات أعوى يصابون لما دوار جماعة حريقي كلهم فرصتها بيوان دزقاي سجي فيسكي شغلة البريل ما يتكان هال قلوة تاتر ماكو هاوجي هتا دبو برسا بوتقا اللي واجب يكوجي كبوتقا يرايلو قولي ده ألي الشمال برجانو حيوان مزقوتي قولا أو لا قبس على كي وكوا كاك حميدي برجانو أنا شو ديانو أما خيري لي حال لو كان أنا لو كتير يسفتوا شيء لو خير أنا لو كهاو لبا وي شو نكر نير لك فدك كرتي يصير دبل يعني كل قبل بو حاضرة قبل حاضر جاو شو ما بيعرف ئەگەرچی حکوومەتەکەی شێخ مەحموود تەنیا 2 ساڵ بەردەوام بوو، بەڵام وەکو یەکەمین دەوڵەتی کوردی لە مێژووی کوردستاندا بە نەمری ماوەتەوە.